ما يقدر والله. هەموو هۆکارەکەشی بەڕێوەبەرایەتی ئەینا بڵێن منتوزاتە ئەم بەزمە بۆ خەڵ دروست دەکا جاران لە وەکیلەکە بوو هیچ مشکلێکمان نەبوو ئەڕۆژمان بە 5 دقە پاری خۆمانەدا و هیچ مشکلێکمان نەبوو بەڵام ئێستاکە هەر ڕۆژی مشکلێکمان بۆ دروست دەکەن ئێستا ڕۆژێ بنزینە ڕۆژێ مۆلیدێ ئەوەسە مۆلیدەکە هات تهدید کردووە لە 15,000 نایەتە خوارەوە مۆ کارەکەی چییە یعنی ئەم وڵاتێمە هەمووی نەوتە ئەم نەوتە بچی بات ئەمانەی دزنگشتی هۆکارەکەی هەرمانەیە خۆ کەستر نییە بەخوا نەکوردت نەعەرەبت نە تورکمانت ئەوەی قەومیەتە لیرانە ئەیە یەقلێک لیا ڕازی نییە یەک دانێ لی ڕازی نییە هیچ مشکلێکمان نەبوو چەند جا تاکەوە 3 ساڵات زیاتر بڵێ من هەر ڕۆژم لە بریکاری خۆمە وەرمە گردو هاتمەوە بەس ئێستاکە کردیانتە ئەم منتوئینانە بڵێن این بەزیخانەکانیش ئەمە حاڵەکەیەتی این ڕحیماوایان هەمووی کۆ کردێتەوە هین لەیلانیان هەمووی کۆ کردێتەوە یعنی هەمویان هێنا لێرە پەستانێکی زۆریان دروست کردووە یعنی ئەمە هیچ استفادە ئێستا ئەمڕۆژ هاتوومە من لە سەعات 5:30 هاتوومە بۆ ئێرە ساعت 5:30 هاتوومتم لەوانە هێشتا زوو بێت هاتم سێم لێرە سیارە لە عەقڵانی وەستانەکەی مەمان دوای نوێژبانی هاتوونەوە بۆ ئێرانە ناویشمان نووسی بەڵام سە مەعامەلەکەمان دابێ بەس هەڵم دڵنیام مەعامەلەکەمان بۆ ڕۆژی پێشەمیش دێمەوە هەر ئیسفادەی نییە کاکە ئێمە 3 ڕۆژە داوای وەرەقەی بنزینەکەین کۆبۆنی بنزین 3 ڕۆژە دەمانهێن و ئەمان بن ئمڕۆ نابیانی ئەو وەسا ئەوانە ئەو خەڵکە بە ڕۆژی ئەو خەڵکەی چوکاری هەیە خەڵکێکی من شخصی خۆم دوو عایلەم لەسرە هەموو ئومێدێکم لەسەر تەکسیە ئێستاش ناتوانین کاس بکەین کاکە ئێستا پێمانێنە تۆ بڕە بەیانی پێشەم وەرنەوە بەڵام ناومێدم لە پێشەمیش داواکارین بگەڕێتەوە سەر بایعەکان ئەو کۆبەنە بدەنەوە سەر بایعەکان ئەمە ئیدارەیەکی زەعیفە ئیدارەوە بەڕێوە ناچێت لە شاری کەرکووک بنمان نەوتە چ خێرە ئەو هابێ دوو خانەوادەم لەسەر تەکسیم لەسەر مەعیشەتی تەکسی 3 دانە ڕۆژە من دێم و ئەڕۆم ئێستاش پێمەڵام بڕۆ پێشەمەوەرە ومێدیشم نییە پێشەم بمدەنەوە دەستی بەدەستیمان پێکەن داواکەین ئیدارەیەکی بە قەوەت دابنرێ ئەم وەزعە چاک کرێ ئەم وەزعە هەناچێتە ڕێوە